زانیاریەکانی لای تۆ چین سەبارەت بە دۆخی ئەمنی دووس خورماتوو؟ بەڵێ چیا سڵاو لێبێ من ئێستا لە شەقامی کۆماریم ئەوەی کە لە پشتی منەوە دیارەوە دیارە ئەو خانوانن کە لەلایەن چەکدارانی حەجی شعبیەوە سوتێنراون وا دیارە ئەو چەکدارانە ئێمە لەوە زیاتر ناتوانین بڕۆینە پێش چونکە لەو لای ئاگرەکەەوە ژمارەیە قەناس بەدەستی چەکدارانی حەجی شعبی لەوێن ئەو چەکدارانە لەوێ ژمارەیە قەناسیان پێوە تەقە لە هاوڵاتیان و لە هێزە ئەمنیەکانەکەن لەوە زیاتر ناتوان بچنە پێش دیارە قەزای دووس خورماتوو بۆتە دوو بەشەوە بەشێکیان بەدەستی هێزە ئەمنیەکانەوەیە و بەشەکەی تریان بەدەستی چەکدارانی حەجی شعبیەوەیە ئەوەی کە لێرە ئەبینرێت سەر ئەوەی کە ێستا لە فڕۆکەخانەی دووس خورماتوو نوێنەری سەر کۆمار و نوێنەری پەرلەمانی عێراق لەگەڵ نوێنەری حەجی شعبی لە کۆبوونەوەن بۆی کە بارودۆخەکە هێور بکرێتەوە بەڵام لە نێو شار لە نێو قەزاکە و دیارە شەڕ و ڕوبەڕووبوونەوە هەیە چەکدارانی حەجی شعبی هەر هاوڵاتێکی کوردیان دەستکەوێ ئەیگرن و لەگەڵ خۆیانی بن و سەر ڕێ ئەوەش هەر هاوڵاتێکی کورد بێوێ بگەڕێتەوە ماڵەکانی خۆی ئەوان تەقەی لێکەن و تا ئێستا چەند هاوڵاتێکیان کوشتۆ بە تەقەی ئەو قەناسانە من ئێستا لێرەم و ئەو دووکەڵی لە پشتمەوە ئەبینرێت ئەوە ماڵی بەشێک لەو هاوڵاتی کوردانەیە کە لەلایەن چەکدارانی حەجی شعبیەوە سوتێنراوە منەمەوێت بەشێک لە هاوڵاتیان بەڵە چییە؟ بەڵە ڕۆکان بەرپرسانی ئەمنی دووس خورماتوو قایم و بەرپرسەکانی تر چی دەڵێن لە سەبارەت بۆ دۆخی کە ئێستا لەلایەک کۆبوونەوە هەیە و لەلایەک دۆخی ئەمنی ناجێگیرە؟ چیاوا دەرێ ئێمە لەگەڵ بەشێکی تۆر لە بەرپرسانی ئەمنی و ئیداری قەزای دووس خورماتوو قسەمان کردووە ئەوان چاوەڕێ ئەواکەن کۆبوونەوەکە تەواو بێەوە ئەنجامی کۆبوونەوەکە لە کۆنفرانسێکی ڕۆژنەمانیان ڕاگەێنن و دیارە تا ئێستا کۆبوونەوەکە تەواو نەبوو و لە کۆبوونەوە بەردەوامن بەڵام چیا من ئەمەوێ بەشێک لەو گەنجانە وەرگرم بۆ چوونی بەشێک لەو گەنجانە وەرگرم کە خۆیان هەستاون بە پاراستنی ماڵی خۆیان چونکە چەکدارانی حەجی شعبی هێرشیان کردووەتە هەندێک جار هێرشەکە لە نێو گەڕەکەکان ستاو لە بێژەنا ببیتە ئێرە بارودۆخەکە ئێستا چۆنە و بۆچی خۆتان چەکتان هەڵگرت و پارێزگاری لە خۆتانەکەن؟ چەکدار ئێمە هەروە سێ ڕۆژە خۆمان پارێزگای لە خۆمانەکەین هیچ هێزە ئەمنی پارێزگای لە خاوڵاتی نەکردووە هەر جانە جار یەک دوو بەرپرسێ دێ تووڕابێ لە هاوڵاتیانی کورد بە قسەی ناشینەوێ بڵاوە بە خەڵکەکە بکە بەڵام خەڵکەکەی ژغیرەتیەوە قبول ناکە بە هەڕەشە و گوڕەشە هیچ بەرپرسیە بڵاوە ناکە ئەگەر بە قسەی خۆش و بە تەفاهم نەبێ بڕوام نییە هیچ یەکێ لەم گەنجانە بە تووڕەیی ئەوان بترسیە باباش باشگویان لێبێ هەموو بەرپرسەکانی خورماتوو هەموو بەرپرسەکانی کوردستان شەڵێم تێکڕا هەمویان تێکڕا تێگەشتی وا سێ ڕۆژە هاوڵاتی نەبێ ئێستا حەجی شعبی گەشتووە ناو کۆماری کە بەس کۆماری و حەیە جەمیلە بەدەست کوردەوە ماوە تێگەشتی ئەگەر هاوڵاتی نەبووە ئێستا گەشتو منە ئێرانیش باشە ئەو ماڵانە بۆچی سوتان ئەوەتە خانووی کوورد ئاسووتی ئەوە ئەگەر ئاماژەی پێ بکەی ئەو ئاڵایە دەرکەی کاکە ئەو پێشە لە ئاڵای لەسەر نەسوتاوە دیوتە ئەوەی ترە بینی ئاڵا سەوزەکەی لەسەر نەسوتاوە نیشت ئەوە دیوتە ماڵی کورد هەمووی سوتاوە یەک دوکانی ماڵە کورد نەماوە لە بازاڕە یەک ماڵە کورد لە حەی عەسکەری نەماوە یەک ماڵە کورد نەماوە ئەوەی لە ناوچەی تورکمانشی نابێ هەمووی سوتاوە تێگەیشتی دوێنە جەنابی کاک عەبدوڵابۆر و کاک شێخ سەعید هاتنەتە ئێراکە ناوی ئەهێنم مناڵەکانی عاتف دەرەکە باشە ببوورە چیا من ئەمە ئەو وێنانە بۆ بگازمەوە ئەوە دیمەنی ئەو خانوانەیە کە لەلایەن چەکدارانی حەجی شعبیەوە سوتێنراون ببوورە گەرێک تۆزێک مەجال مابن ئەو گەنجانی کە لەوێ بینرێن هەوڵی ئەوە دەن کە بچن ئەو کەلوپەلانەی کە لە نێو ماڵی خۆیانە شتەکان دەربێنە دەرەوە و ئەم قەرەباڵغی ئەگەر لە کامێراکەەوە دیاربێن قەرەباڵغی کە لە خوارەوە ئەبینرێت بەشێک لە هێزەبنەکان و بەشێک لەو هاوڵاتیانن کە ئەنوێت زیاتر بچنە پێش بەڵام چەکدارانی حەجی شعبی وەکو هێزە ئەمنیەکان باسەکان زیاتر لە دە قەناس بەدەست لەسەر بیناکانن بۆیە هیچ کەسێک ناتوانێت زیاتر بچێتە پێش وا دیارە سەرجەم هاوڵاتیان و هێزە ئەمنیەکانی ئێرە چاوەڕێی ئەو کۆبوونەوەیان کە لە ئێستادا لە نێو فڕۆکەخانەی دووس خورماتوو ئەکرێت چیا ئەگەر گوێت لێبێ ئەوە ئێستا دەنگی تەقەیەوە دیارە لە سنووری چەکدارانی حەجی شعبی و ئۆتەقانە بیسترێت چونکە وەکوتم قەزای دووس خورماتوو بۆتە دوو بەشەوە ئەم بەشی ئەم لای بەدەستی هێزە ئەمنیەکان و کوردەوەی و بەشەکەی تر بەدەستی چەکدارانی حەجی شعبی و ئێستا بۆ تەقە و دیارە ناوە شەڕ و ڕوبەڕووبوونەوە دروست دەبێت بەڵام لەبەرەوەی کە ناتوانین ئەمە زیاتر بچینە پێش زانیاری تاومان دیگە کاخۆ ئەوانەی کە لەوێن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کیاکەن و هێزە ئەمنیەکان ئایا پێشمەرگەن یاخود چه هێزێکی ترن لەوێ بەڵام بە شێوەیەکی گشتی سەرجەم گەنجانی دووس خورماتوو خۆیان چەکیان هەڵگرتووە و خۆیان هەڵێن بۆ پارێزگاریکردن لە خۆیان. بەڵێ
بەڵای ڕۆکان جا پامنێری نارتی لە دووس خۆمات و بۆ هەر زانیاری و پێشاتێک دەگەڕێنەوە سپاس بۆ زانیارەکانت.